قەیەکی ڕوودا و مێژوودا مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی باس لە هۆکارەکانی سەرهەڵدانی ڕەوتی ئیسلامی سیاسی و مێژووی تەوژمی ئیخوان موسلیمین لە کوردستان ئەکات و چەندین زانیاری گرنگ سەبارەت بە ململانەی نێوان ڕەوتە ئیسلامیەکان دەخاتە ڕوو. پەردەش لە ڕووی هەندێک لە ڕووداوەکانی نێو ئەو ڕەوتە ئیسلامیە لا دەبات. بە بڕوای ئێوە هۆکاری هاتنی ئەم شەپۆلە لە ئیسلامگەرە بۆ باشوور چی بوو؟ لە کۆتایی هەفتاکان ساڵی 1970 من لەم سلێمانیە لەگەڵ کۆمەڵێک خەڵک و کەسایەتی ئێمە دادەنیشتین کۆبوونەوەمان دەکرد کە پێویستە شتێک بکرێ. لە 1970 بۆ 1972 لە نزیکەوە چاوت بە بەڕێزان مامۆستا سەلاحەدین بەهادین و مامۆستا مەلاکری کارێکەوێت کە ئەوان ئەو کاتە دیارە ویستیان ژموژۆڵێکی ئیسلامی پێکبێن بە ناوی ئەنسار. کەواتە ئەوانەی کە هەڕەشەی کوشتیان لێکردی لەسەر ئیسلام و ڕێچکان چەپ و کۆمۆنیستەکان بوون. دوو پەخشانمان بۆ هاتبووە، یەکێکیان مەدحی سەدام، یەکێکیان زەمی خومەینی. من نەقەنەعەتم بە مەدحی سەدام هەبوو نە بە زەمی خومەینی. بەرنامەی ڕوودا و مێژوو ڕۆژی سێشەممە کاتژمێر 8:05 لە شاشەی NRTO پێشکەشتان دەکرێت.